ئیتای سەرەتا سوپاست دەکەم بۆ ئەم دەرفەتە و پرسیاری یەکەمیشم ئەوەیە لە کاتێکا کە کۆمەڵگای نێونەتەوەیی دژایەتی خۆی ڕاگەیان بۆ ئەو ڕێفراندۆمەی کە لە هەرێمی کوردستانی عێراق کرا، بەڵام ئیسرائیل تەنها وڵاتێک بوو پشتیوانی لەو ڕێفراندۆمە کرد. هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە؟ So, good day to you, sir. Israel is the only one, and according to our Prime Minister Benjamin Netanyahu, سەرەتا ڕۆژێکی خۆش بۆ ئێوە، بەڵێ ئیسرائیل تەنیا وڵاتێکە بە پێی بنیامین نەتەنیاهوی سەرۆکوەزیرمان دەشێت کورد هاوپەیمانی ئیسرائیل بێت وەک دەوڵەتێکی سربەخۆ. وەک دەزانیت کاتێک سەیری نەخشە دەکەین دەبینین پرە لە وڵاتانەی دوژمنی ئێمەن. شتەکان بەرەو خراپتر ڕۆشتون، بە تایبەتیش کاتێک دەست ڕاگەیشتنەکانی ئێرانی شیعە لە ڕێی حیزبوڵای لوبنانیەوە خۆی گەیاندە ئیسرائیل. جا دەوڵەتی سربەخۆی کوردستان هێزی شیعە بنکۆڵ دەکات. جا بۆیە نەتەنیاهو چەندێک دەوڵەتی سربەخۆی کوردستانی خۆش دەوێت، ئەوەندەش دەخوازێت هێز و توانایەکانی شیعە بنکۆڵ بکات. سەرۆکوەزیرمان سەنجیەکی زۆری خستوتە سەر ئەو دۆسەیەی شیعەکان. بەڵام ئیتا لە ناو هەرێمی کوردستانی عێراقدا لایەن هەیە کە زیاتر دۆستایەتی لەگەڵ شیعەکانی بەغدا هەروەها شیعەکانی ئێرانیشدا هەیە. ئەمە بە گرفت ناگەڕێتەوە بۆ نەتەنیاهۆ؟ Well, you get into specifics, and you know, in Israel, people do not get too much into these specifics. Of course, I've been there. I've been 6 times in Iraq, 3 times in Syria, mostly in the Kurdish regions. دەزانی تۆ دەچیتە وردەکاریەکانەوە و لێرە لە ئیسرائیل خەڵک زۆر وردەکاریان ناوێت. بۆ خۆم 6 جار لە عێراق و 3 جار لە سووریا و زۆربەی جارەکانیش لە ناوچە کوردیەکان بووم لە باشوور و لە ڕۆژئاوا و دەتوانم باس لە جیاوازیەکانی هەردوو پێکهاتە کوردیەکە بکەم، یان لە نێوان لایەنگرانی بارزانی لە هەولێر و تاڵەبانی لە سلێمانی. کاتێک باس لە ئیسرائیلیەکان دەکەین هێندە زانیاریان لەسەر وردەکاریەکان نییە، بەڵام پێویستە بزانرێت کە گەلی ئیسرائیل کوردی زۆر خۆش دەوێت بە بەراورد لەگەڵ خۆشەویستی حکوومەتی ئیسرائیلدا بۆ کورد. کاتێک نەتەنیاهو پشتیوانی دەوڵەتی سربەخۆی کورد دەکات، خەڵک لێرە خۆشحاڵن، بەڵام ناسنە وردەکاریەکانەوە. ئیتا هەواڵێک لە هەندێک لە نێوەندەکانی ڕاگەیاندندا بڵاو بۆتەوە باز لەوە دەکات کە دەوڵەتی ئیسرائیل گوتوێتی ئەمە تەنها ڕاو بۆچوونی تایبەتی بەنیامین نەتەنیاهۆ سەرۆکوەزیری ئیسرائیلە، نەک ڕای دەوڵەتی ئیسرائیل بێ. نازانم تۆ چ زانیاریەکەت هەیە لەسەر ئەوە؟ No, Benjamin Netanyahu absolutely represents the Israeli state because he is the Israeli Prime Minister. نا بنیامین نەتەنیاهو بەبێ هیچ گومانێک نوێنەراتی دەوڵەتی ئیسرائیل دەکات چونکە سەرۆکوەزیری وڵاتێکە. ئەوە بزانە گەلی ئیسرائیل زۆر لە دەوڵەتی ئیسرائیل زیاتر خۆشحاڵن بە دەوڵەتی سربەخۆی کوردستان. نەتەنیاهو لە یەک کاتدا کە پشتیوانی لە بیرۆکەی کوردستان دەکات، بەڵام پشتیوانی لە هەوڵەکانی پەکەکە ناکات لە تورکیادا و هەروەهاش هەوڵەکانی یەپەگا لە ڕۆژاوا. نەتەنیاهو دەخوازێت جیاوازێک بکات لە نێوان کورددا و پشتیوانی لە دەوڵەت دەکات لە کاتێکدا پەکەکە بە تیرۆریست دەناسیانێت و تەلەڤیڤ هیچ سەودایەک لەگەڵ تیرۆریستدا ناکات وەک ئەوەی دەبینین بەرامبەر حەماس و فەتحی فەڵەستینیەکان دەیکات. بەڵام دەبێت ئەوەش بڵێم کە گەلی ئیسرائیل پشتیوانیەکی گەورەی هەیە بۆ پەکەکە. کەواتە بە مانایەکی تر تۆ باسم لەوە بۆ دەکەی ئەو هەڵوێستەی کە نەتەنیاهۆ نواندوێتی هەڵوێستێکە وەکو بڵێ بانێکە و دوو هەوایە و ئەو ڕێبازەی کە کوردیەتی لە ناوچەکەدا بە جیاواز دەیبینێ. You know, in a lot of aspects, I don't know how much I can trust the real بەڵێ پێم وایە ئەوە ڕاستە. دەزانی لە زۆر ڕەهەندەوە نازانم چۆن بڕوام بەو هاوسۆزیەی نەتەنیاهو بێت بەرامبەر بە کورد و کوردستان. ینی بەگشتی پشتیوانی دەکات چونکە دژی شیعەیە و ناوچەی کەمتر بەدەست شیعەوە دەبێت و سوپاسی هەرێم دەکات. بەڵام لەو بڕوایەدەم ئەگەر ڕۆژئاوا ببێتە دەوڵەت کە لە ڕاستیدا دەوڵەتە، نەتەنیاهو پشتیوانی ناکات بەهۆی ئەوەی ترسی لە ئۆردوغان هەیە لە تورکیا و ناوێت تو ڕێی بکات. جارێکی تریش دەیڵێمەوە خۆشم و زۆریش لە ئیسرائیلیەکان لەگەڵ دەوڵەتی سربەخۆی ڕۆژئاوادان. پرسیارێکی ئەگە بکرێ بە خێرایی پێم بڵێ ئەم پشتیوانی ئیسرائیل بۆ سربەخۆیی کورد لە عێراقدا کاریگەری دەبێ بەسەر کۆمەڵگەی نێونەتەوەییەوە یان نا؟ It's a good question. I'm not sure. I mean, I'm proud, you know, that I'm part of the state of Israel that supports the idea of a Kurdish independent state. But as you see it, you know, the Kurdistan entity is going to face very big challenges from neighboring countries. ئەمە پرسیارێکی باشە. نازانم چۆن دەبێت
بەڵام شانازی بەوە دەکەم ئیسرائیل پشتیوانی لە دەوڵەتی سربەخۆی کوردستان دەکات بەڵام وەک دەبینین سربەخۆی کوردستان ڕوبەڕووی سەختی زۆر گەورە دەبێتەوە لەلایەن وڵاتانی دراوسەیەوە یعنی کاتێک ئێران تورکیا و عێراق دەبیستین ئیسرائیل پشتیوانی سربەخۆی کووردا ئیدی زیاتر دژی سربەخۆی کورد دەبنەوە لەبەرەوەی کورد دۆستی بیرۆکەی زایۆنیزمە جا بۆیە زۆر دڵنیام لەو پشتیوانەی وڵاتەکەم ئایا چەندێک یارمەتیدەری دۆسەی کورد دەبێت ئیتای ئەمە دەکەمە دوا پرسیارم بە خۆت دەزانی هەولێر لەگەڵ بەغدادا لە قەیرانێک و لە ئاڵۆزیەکی زۆر زۆردان ئەمە بێلەوەی کە کێشەی ناوخۆیی لە ناو هەرێمی کوردستانی عێراقیشدا هەیە پێ دوایە کورد بتوانێت دەوڵەتەکەی خۆی بەڕێوە بەرێ You know, when I first came to Kurdistan, it was 2010, and I came to meet in the mountains of Kandil, Murat Karaylan, the commander of the PKK. دەزانیت کاتێک یەکەم جار سەردانی کوردستانم کرد ساڵی 2010 بوو لە چیاکانی قەندیل چاوم کەوت بە مراد قەریلان سەرکردەی پەکەکە کە شەڕی داعش دەستی پێکرد لە کۆبانی لەوێ بووم لەگەڵ یاپەگە بووم کوردەکان پیان وتم سەردەکەوین بەسەر داعشدا و ئەوە کێشە نییە بەڵام خۆمان شکست بە خۆمان دەهێنین خۆمان لە خۆمان دەدەین بەهۆی ناکۆچەکانمان و دابەشبوونمانەوە پێم وایە ئەمە سەختیەکی گەورەیە لە بەردەم کوردستاندا لە کاتێکدا لە مێژووی نوێدا کوردستان لە بەهێزترین ڕەوشیدایە کە ڕێک کاتی بەکارهێنانی پرسی سربەخۆییە بەڵام هێشتا جیاوازیەکان هەر هەن لە نێوان سلێمانی و هەولێر لە نێوان بارزانی و تاڵەبانی لە ڕۆژئاوا کە نایانەوێت بارزانی ببێتە سەرۆکیان ئەم ناکۆچیانە شتێکن جێگای نیگرانی من کە لە وڵاتەکەتاندا هەن ئیتای سوپاست دەکەم بۆ ئەم وتوێژە زۆر سپاس بەڵێن پیرۆزبایی ڕفراندۆمتان لێ دەکەم هیوای سەرکەوتنتان دەخوازم